Today, Israel takes a big step towards peace. کاردانەوەکان لە سەر ڕاگەاندنی ڕێکەوتنی سەدا لەلایەن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بەردەوامە. وڵاتانی عەرەبیش بە سەر هەردوو بەرەی پشتیوانی و دژایەتی دابەش بوون. لە یەکەمین کاردانەوەدا مەحموود عەباس سەرۆکی دەسەڵاتدارەتی فەڵەستین لە وتارێکدا بە توندی دانی ڕێکەوتنەکەی کرد و وتی قودس بۆ فرۆشتن نییە. مەحموود عەباس ئاماژەی بۆش کرد شکست بەم پیلانە دەهێنن کە دەیانەوێت لە ڕێگەیەوە پەیمانی بەلفۆر جێبەجێ بکەن کە دەڵێت لە سەرخاکی فەڵەستینیەکان وڵاتێک بۆ جوولەکەکان دروست دەکەن. کۆمکاری عەرەبیش لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەیاند ڕێکەوتنی سەدا مافیگەلی فەڵەستین بە هەدەر دەدات و پلانەکە بە بەدیهێنانی ئاشتی لە نێوان فەڵەستین و ئیسرائیل پابندکراو نییە و پەیوەستدارە با ئیرادەی هەردوو لاوە نەک ئیرادەی لایەنێکی دیکە. لە ڕاگەیەندراوەکەدا کۆمکاری عەرەبی ئاماژەی بۆ کردووە دەبێت دام بۆ ڕاستێدا بنرێت کە ئیسرائیل لە ساڵی 1967ەوە خاکی فەڵەستینی داگیر کردووە ئەو کات ئاشتی بەدی دێت و ئابڕیاریشا ڕۆژی شەمەی داهاتوو کۆمکاری عەرەبی بۆ تاوتوێکردن و هەڵسەنگاندنی ڕێکەوتنی سەدا کۆبوونەوەیەکی نائاسایی ئەنجام بدات. یەکێتی جیهانی زانایانی مسلمانیش بە توندی دانی ڕێکەوتنی سەدەی کرد و داواشی لە وڵاتانی عەرەبی کرد هەڵوێستی توندیان بەرامبەر بە پلانەکە هەبێت. لە ڕاگەیەندراوێکدا یەکێتی جیهانی زانایانی مسلمان ئاماژەی بۆ کردووە ئەو پلانەی کە دۆناڵد ترامپ ڕایگەیاندووە دەخرێتە نێو زەبڵدانی مێژووەوە. لەسەر ئاستی وڵاتانی عەرەبیش وەزارەتی دەرەوەی عێراق ڕایگەیاند دەبێت دەوڵەتی سربەخۆ بۆ فەڵەستین دروست بکرێت و پایتەختەکەی قودس بێت. وەزارەتی دەرەوەی عێراق لە بەیاننامەکەدا ئاماژەی بۆ کردووە پێویستە عەرەب و مسلمانان بۆ گێڕانەوەی مافای یاساییەکان و بنیادنانی دەوڵەتی سربەخۆ بۆیان کە قودس پایتەختەکەی بێت لە پاڵ فەڵەستین بوەستن. لە بەیاننامەکەشدا هاتووە عێراق بۆ گێڕانەوەی مافەکانی لە پاڵ برا فەڵەستینیەکانی دەوەستێت کە شەرعیەتی نێودەوڵەتی هەیە و بڕیاری ئەنجومەنی ئاسایشی بۆ دەرچووە بە جۆرێکە مافی خۆیانە بگەڕێنەوە بۆ سەر ماڵ و خاکی خۆیان. وەزارەتی دەرەوەی قەتەریش ڕایگەیاند دەوڵەتێکیان بۆ فەڵەستین دەوێت کە قودس پایتەختەکەی بێت. لە ڕاگەیەندراوێکدا وەزارەتی دەرەوەی قەتەر بڵاوی کردەوە ستایشی هەوڵەکانی ئێستا ئیداری ئەمریکا دەکەن بەڵام بۆ مەرجەی لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتی و بڕیارەکانی نەتەوە یەکگرتووەکاندا بێت چون ئاشتی بەدی نایەت ئەگەر دەوڵەتێکی سربەخۆ و خاوەن سەروەری کە پایتەختەکەی قودسی ڕۆژهەڵات بێت بۆ گەلی فەڵەستیندا نەمەزرێت. لە بەرامبەریشدا وەزارەتی دەرەوەی سعودیا سەبارەت بە ڕێکەوتنی سەدا ستایشی هەوڵەکانی سەرۆکی ئەمریکای کرد. وەزارەتی دەرەوەی سعودیا لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە لەژێر ڕۆشنایی ئەوەی لەبارەی ڕێکەوتنی سەدەوە ڕاگەیەندراوە جارێکی دیکە سعودیا دووپاتی دەکاتەوە پاڵپشتی لەو هەوڵانە دەکات کە بە ئامانجی گەیشتن با چارەسەرێکی دادپەروەرانە بۆ کێشەی فەڵەستین خراونەتە گەڕ. وڵاتی ئیماراتیش لە ڕێگەی باڵیۆزەکەیەوە لە واشنتۆن پشتیوانی خۆی بۆ ڕێکەوتنی سەدە ڕاگەیاند و بە هەنگاوێکی گرنگ بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکانی ئاشتی وەسفی دەکات. لە کاتێکدا ناتانیاهۆی سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئاشکرای کرد ڕێکەوتنی سەدەیان بۆ محەممەد مورسی سەرۆکی کۆچکردووی میسر پێشنیاز کردووە بەڵام ڕازی نەبووە. بەڵام هەرزوو عەبدولفەتاح سیسی سەرۆکی کودەتاچی میسر پشتیوانی خۆی بۆ ڕێکەوتنی سەدا ڕاگەیاند. هەروەها نێردەی حکومەتەکانی ئیمارات و بەحرین و عومان لە مەراسیمی ڕاگەیاندنی ڕێکەوتنی سەدا بەشدار بوون و پاڵپشتی خۆیان بۆ ڕێکەوتنەکە دووپات کردەوە. لەسەر ئاستی گروپە چەکدارەکانیش بزوتنەوەی حەماسی فەڵەستینی بە توندی ڕێکەوتنەکەی ڕەت کردەوە و ڕایگەیاند هەرگیز بەوە ڕازی نابین قودس پایتەختی ئیسرائیل بێت. بزوتنەوەی جیهادی فەڵەستینیش وتی ڕێکەوتنی سەدە مای قبوڵ نییە و گەلی فەڵەستین تەنازولی نوێ قبوڵ ناکات. هەرچی حیزبوڵای لوبنانیە لە ڕاگەیەندراوێکدا ڕێکەوتنی سەدەی با ڕێکەوتنی شەرم ناوبردو و ئاماژەی بەوە کرد ڕێکەوتنەکە دەبێتە هۆی خستنە مەترسی ناوچەکە. بەرەی ویفاقی بەحرینیش دەڵێت نەخێر بۆ ڕێکەوتنی سەدە و هەر کەسیش لەگەڵی بێت خائینە. حوسیەکانی یەمەنیش داوا لە گەلانی ناوچەکە دەکات دژی ڕێکەوتنی سەدا بوەستنەوە. هاوکات لە چەندین ناوچەی فەڵەستینیش خۆپیشاندان دژی ڕێکەوتنی سەدا ئەنجام دراو بە پێی ئامارێکی مانگی سووری فەڵەستینیش دەخۆ پیشاندەر لەلایەن هێزەکانی ئیسرائیلەوە بریندار کراون. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام. في مقسوم وطلعنا مشي